بەشی ماتماتیک لە کۆلێژی زانست کەمترین کۆنەمرەی وەرگیراوی بۆ ساڵی خوێندنی 2021-2022 چەند بووە؟ بە زانکۆ لاین و پارالێل. بۆ زانینی کەمترین کۆنەمرەکان بینەری ڤیدیۆکە بن تا کۆتایی. سڵاو ئەم کاتتان باش. من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆ لاین لە خزمەتتانین لە کەناڵی ئاسۆی زانکۆوە بۆ ئەوەی باسی بەشی ماتماتیک بکەین لە کۆلێژی زانست بۆ ساڵی خوێندنی 2021-2022. ئەم کۆنەمرانەی کە ئێمە بۆی خۆشەویستی باسەکەین هەر هەمووی وەکو بناغەیەک و وەکو بەرچاوڕوونیەک ئەتوانین بەکاری بێنین، چونکە ئەم کۆنەمرانە هی ساڵی پارن. بەڵام ئایا ئێمە بۆچی باسیەکەین؟ ئەلبەتە بۆ زانیاریە، بۆ ئەوەی کاتێک ئێمە فۆرمی زانکۆلاینی ئەم ساڵ پڕەکەینەوە بزانین ساڵی پار کۆنەمرەکان چۆن بوونە. بۆیە دووسێ نەمرە سەروی ئەو کۆنەمرانە، دووسێ نەمرە خوارووی ئەو کۆنەمرانە ئەتوانین وەربگرین و ئیشی لەسەر بکەین بۆ ئەوەی پڕکردنەوەکانمان گەر 100% نەبێ 98 جێگەی خۆی بگرێت. بۆیە بۆ ئەوەی زانیاری بە وردی وەربگرن بینەری ڤیدیۆکەمان بن تا کۆتایی. خۆشەویستانم، سوپاستان دەکەین بۆ لایک و کۆمنت و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. سوپاس بۆ پشتیوانیکردنی کەناڵی ئاسۆی زانکۆ. دەستان خۆش بێ، هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بە ئەوانیش بەشدار بن لە کەناڵەکەمان تاوەکو ئەوانیش سوود ببینن بە هیوای سەرکەوتنی هەموو لایەکتان.